چێکە ئەمڕۆ لێرە؟ ئەمڕۆ ڕۆژی زانکۆکەمانە ئەنجا ئێمە ژۆک و بوتی سەیدەلا ئەم دوو شەربەتەمان هەیە ئەمەیان بۆ پاکردنەوەی جسمە ئەمەشیان بۆ نەهێشتنی سەر ئێشەیە ئەنجا بەتاڵی جست پاکاتەوە؟ ئەی هەموو پێکاتەکانی سروشتی حتمما پاکێکاتەوە ئەمەیان دیتۆکسەکەیە ئەمەشیان بۆ سەر ئەشەکەیە وەڵا ڕاستەکەیەوە ئەمە چی بچیتی هەیە؟ ئەمەیان خەیار و سێوی سەوز و زەنجەفیل و لیمۆ و ئەشتانی تایە ئەمەشیان لیمۆ و شووتی و نعنا و هەمووی بەعام سەر ئێشە بەعام هەمووی سروشتی شتەکانمان وەڵای تر بیخۆ ئەتوانی ئەمە بەری ئەتوانی ئەوەش بەری بۆ یەگەر خۆت ویستە لە ماڵەوە دروستی بکەیت ئەو هەر بۆ ئەوە دامانەوە باشە تا چەندە گرنگە بابەتی سروشتی بخۆیتەوە لە بری ئەوەی کە دەرمان بەکاربێنی ئەکید ئێمە هەروەکو بەشی سەیدەلەش هەتاوەکو شتە سروشتەکان وەستابێ زیاتر هۆشیاری لەسەر شتە سروشتەکانین کە بەکاری بێنن وەک لە دەرمان و شتە کیمیاییەکان وەڵاهی بەرەوەڵات دەبمەدا ناوەگەر حەزەکەی لەگەڵ خۆتە خۆشە تامەکەی بۆ یاڵە